لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا باب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەکی نوێ بەرنامەی پێشەنگبوون کە زنجیرەیەی یان بەرنامەی 75مین بەرنامەیە کە لەسەر بابەتی پێشەنگبوون، چۆن دەتوانین پێشەنگێکی چاک و خاوەن پەیام، خاوەن دیت، خاوەن ئامانجێکی جوان کە بە هیچ شێوەیەک کە تەنازل و هەروەها کەمترخەمینەکە لەو پەیامە و لەو دیدەی کە هەڵیگرتیان. کە وەکو دیارە ئەم سەردەمە بەڕاستی سەردەمی تەفاهە، سەردەمی پوچیە. دەبینین چەندەها کۆمەڵە کەسێکیان کردە پێشەنگ و بەناوبانجیان کردێت لە بۆەوەی خەڵک ئەم جۆرە کەسانە بکاتە پێشەنگی خۆی. کاتێک ئەم جۆرە کەسانە بوونە پێشەنگ لە بۆ خەڵک، لە بۆ جەماوەر، لەم کاتێک خەڵکەکەش هێدی کە لە ڕووی ڕەوەشت و لە ڕووی خوێندن و لە ڕووی زانست و لە ڕووی فکری و لە ڕووی معرفی دادەبەزی. دەبینی کەسێک کە دەبینی بە واستەی تۆپانێ یان بە واستەی شتێکی زۆر بە واستەی گۆرانیەک یان بە واستەی نوکتە یان بە واستەی هەندێک قسەی بێڕەوشتی کە بە ناوبانجێکی دەرکردیان دەکەنەوە دەرێ بۆ ئەمن خۆماندی بکەم، بۆ معریفەتمە بی. بەناوبانگبوون هیچ معریفەتی نایە، بەناوبانگبوون هیچ علم و زانستی نایە، بەناوبانگبوون هیچ ڕەوشتی نایە، بەناوبانگبوون هیچ سەر شتێک ناوێت کە ئەتوو ئینتاجێکتە بەرهەمێکتە، تەنها قسەی بکە، تەنها قسەی بکە و ئەم خەڵکە بەم قسانە بێن بە دەورت جەماوەرێک دروست بکەیت. بەڵام ئەوەی کە ئێمە باز دەکەین چۆن پێشەنگێک دروست دەکەین خاوەن پەیام بی کە جەماوەرێک دروست کە جەماوەرێکی خاوەن معریفە و خاوەن علم و خاوەن ڕەوشت و خاوەن دید بێ. کە چەند بنچینەیەکمان هەبوو کە بنچینەیە یەکەمیان گرنجدا بە بەهایەکان و هەروە پلاندانان کە باسی پەیوەندیەکانمان دەکرد، کە باسی پەیوەندی لەگەر خۆت ئینسان ڕێکی بێ، پەیوەندی لەگەر خەڵک، پەیوەندی لەگەر دەسەڵات باسمان کرد، پەیوەندی لەگەر دۆستەکان، هەروە هاتینە سەر چۆنیەتی پەیوەندی لەگەر دوژمنەکان و دژەکان. دوو بەرنامە کە باسمان کرد لە بەرنامەی 73 لەگەر 74 باسی دوو دوژمنمان کرد کە ئینسان چۆن بەسەریان دازاڵ دەبی، کە وەکو خوتوەیەکی بەسیط کە یەکەمیان نەفسی ئینسان کە دوژمنێکی گەورەی خودی خۆیتی ئەگەر بێت و ئینە نەفسە لە ئەماڕدون بچین دۆ دوژمنە نەفس لەبەرەوەی ئەو نەفسەیە فەئەلهەمەها فوجوورەها وتەقواها، فوجوورەها وتەقواها، جاروی ئەو نەفسە تاوانی پێ دەکە. حتمەن ئینسانیش کە تاوانی کرد سەرنجامەکەی چییە؟ سەرنجامەکەی دۆزەخە. ئەگەر بێت و ئەو نەفسە دوژمن نەبی بۆ دەتنێری بۆ دۆزەخ، کەواتە لێر دەبی تۆ ئینە النەفسە لەئەمارەتون بالسوء، دەبی زۆر ئاگاداری نەفسی خۆت بدەبی، بەردەوام تەزکیە و پەروەردە بکرێ. دووەم دوژمن گۆتمان کە شەیطانە، کە شەیطان دوژمنێکی دەرەکیە کە گەورەترین دوژمنی ئینسانە. إنه لكم عدو مبين کە خوای پەروەردگار باسی کرد چۆنیەتی مامەڵە لەگەر ئەم جۆرە شەیطان. وەکو باسمان کرد ئەگەر بێت و نەفسی ئەمارە بالسوء نەبی شەیطان چۆن دەتوانێت تەداخولی نەفس بکە. بەڵام ئەو نەفسە بە ئەمارەتە بالسوء وەکو مەرکەبێکە، وەکو پیادەیەکە کە ئەم شەیطانە سواری دەبی و بەکەیف خۆ دەتوانی کۆنتڕۆلی بکەم. وەکو باسمان کرد چۆن دەتوانی بەسەردا شەیطاندا زاڵبی کۆتمە وەسائیلی کە سێ وەسائیلی ماسمان کرد. وەسائیل کە گرنجدانێکی تەواو بە نوێژەکان، گرنجی تەواودان بە ئەذکارەکان، گرنجی تەواودان بەچی بە قورئان، لە ڕووی چی؟ لە ڕووی خوێندنەوە، لە ڕووی تەدەبوردا، هەروەها کەسێکی عەمەلی موسڵمانی. کە ئەم بەرنامەی 75 باسی دژێکی تر دەکەین، باسی دوژمنێکی تر دەکەین کە ئەو دوژمنە کە دەبتە هۆی ئەوەی کە ئینسان وەلێ دەکا کە ڕەشببیمی لە دنیادا کە هیچ کار نەکا، هەر کارێک دەکەی وەلێ دەکە واز لەم کارە بینی، دەست لە بەهۆیس دەبێت دەرێ دەست مەکە، ئەو ئیشە باش نییە، ئەو ئیشە نەتیجەی ناوی، ئەو ئیشە وەڵڵاهی کاکە فلان کەسیش ئەوەی کرد نەگەیشتەیش، چ بەدەست دەینی؟ یەک لەو کەسانە کە پرۆژەیەکی گەورەیە بوو جارێکی باسی دەکرد، ئەو پرۆژەیە کە ئەعلان کرد لەناو کۆمەڵە کەسێکدا کە یەک لەوانە باسی کردگوتی ئەخ ئەو پرۆژەیە ئەو بەچیت دەکرێت، ئەو نەوانی نزیکەی 20 ملیۆن دۆلاری بوێ، 20 ملیۆن دلار. کەسەکەش بەخۆی کاتێک ئەو پرۆژەی ئەعلان کرد دینارێکی لەبەریدا نەبوو.
يعني ما بس دينار يعني پارێکی نەبوو ئەم پرۆژە گەورە دروست بکە کاتە ئینسان بەڵام ئەو کەسە سارد نەبووە بەڵکو هەوڵیدا نزیکەی 10 ساڵ خەریکی ئەم پرۆژە بوو ئەلحەمدولillah پرۆژەکە ئێستا هایتە بەرهەم نزیکەی بەزەبت نزیکەی 18 ملیۆن دۆلار لەم پرۆژە درایە کەواتە چۆنیەتی مامەڵەکردن لەگەر ئەم کەسانەی بێهیوایەکان یان ڕەشبینەکان یان ساردکەرەوەکان کە ئینسانی سارد دەکەنەوە لە کارەکاندا چۆن مامەڵەیان لەگەر بکەین ڕاستە خواانە دوژمن نین بەڵام وەکو دوژمنێک زەرەرت پێدەگەینن چونکە دوورت دەکەونەوە لە کارکردن سارد دەکەنەوە لەوەی کە بەرەو پێش بچی سارد دەکەونەوە بەرەو پێش بچی هەر کاتێک ئەم جۆرە کەسانە زۆر بوون لە دەوروبەری کەسێکدا هەرچەندە پێشەنگێکی چاکیش بی پێشەنگێکی باڵێ چالاکیش بی هێدی ئەم چالاکەی لێکەم دەبی وەکو دەبینی کە کاتێک دەبینی فەستەخەفە خوای پەروەردگار کات باسی فیرعون دەکا فەستەخەفە قەومەهو فەئەطاعوه ئینەهم کانوا قەومەن فاسقین مشکلەکە لێرە لەوەی نییە فەستەخەفە قەومەهو ئینجا چ بەترس بێ چ بە بێعەقڵکردن بێ بێعەقڵکردن یعنی فەستەخەفە استیخفاف بەعەقڵکردیان فەستەخەفە خافە قەومەهو ترساندنەکەی تێدابی یان وەی لێکردی قەومەکەی لە ڕووی عەقڵی معرفی بیرکردنەوەیان نەبی کە ئینسانیش زانست و زانیاری نەبی علمی لەکن نەبی معریفێتێکی لەکن نەبی کە ئەو کەسە ئەو قسەی دەکا هەڵی بسەنجێنی بەوەی کەلایەتی ئەو زانست و زانیاری لایەتی فەئەطاعوه زۆر بە ئاسانی جێبەجێ دەکات کەواتە لێ ئێطاعکردنەکە کێشەیە ترسانەکە کێشە نییە کە بەرامبەرەکەی بەکاردەینی یان بەکەم عەقڵکردنی کەسەکاندا بەل مشکلة الأخطر هو فأطاعوه کە گوێ ڕاهێلی بکەین بۆ ئێمە بێهیوایەکان لە دەوروبەرت بی هەرچەندە ئەم کەسانی کە بێهیوان و هەڕژ بین ناتوانی دەویان ڕابگری ناتوانی ولی ستۆپ ناتوانی چونکەوانە هەر بەردەوام لە قسەکردنن هەر بەردەوام لەوەی کە قسە دەکەن کە قسە دەکەن بەڵام لە ڕوانگەی عەمەلدا هیچ بەرومێکیان نییە تەنها دادەنیشین فلان کەس نابەوەی کردبە دەب ئەوەی کردبە فلان کەس بۆ قسەی کردەبا و قسەی کردبە کاتێکی لێی دەپرسی بە خۆت کردێ هیچی لە هەمبانەدا نییە ئەم زۆرانە بێهیوایەکان ڕەشبینەکانن یعنی هەر کارێک دەکەی دێ ڕەخنە لێ دەگری هەر دەستی دەست لە بۆ هەر شتێک دەبی دێ سارد دەکات و بێهیوا دەکات لەم شتەدا بۆی خوای پەروەردگار لە سوورەی تەوبە دەڵێ لەو ئەخرەجوا فیکم ما زادوکم إلا خەبالا ولأوضعوا خلالكم يبغونكم الفتنة وفيكم سماعون لهم لێرە ئەو جێگرتنە مشکلەیە والله عليم بالظالمين سما وفيكم سماعون لهم أو ما زادوكم إلا خبالا ولا وضعوا خلالكم يبغونكم الفتنة كيشك ليرة وفيكم سماعون لهم كما لكسيش جدا لنا إيوادانا كجوي لوانا دقرن جوي لبهيوايا كان دقرن جوي للرجمين كان دقرن جوي لو كسانك إنسانك ساردا كانوا بيشنك كان ساردا كانوا كوات أوجيه كرنا دبته هو إنسان تأثيري لبكا إنسان تأثيري لبكا بو إنسان دەبێ بزانێ کاتێک کەسێک قسەی لە بۆ دەکا ئایا ئەو قسە سوودی لە بۆ خۆی هەیە کە قسەی لە بۆ دەکرێت کاتێک ئەو کەسەش قسەی دەکە سوودی لە بۆی هەیە کاتێک قسای لەسەر کەسێکدا ئایا سوودی لە بۆ تەرەفی سێهێمە ئەگەر سوودی نەبوو زەرەری هەبوو لە بۆ هەرسێکیان لەیان لە بۆ یەکیان لەو کاتێ دەبێت ئەو قسە برێ ڕاوەستا جێبیستی نەبی جارێک ئینسانێکتە هۆ لێ کرد کە جێبیستی قسەی پرۆپۆز و قسەی بێمەعنا و قسەی غەیبەت و نەمیمە نەبووی جارشکە ئەو کەسە نایە بێ غەیبەتی کەسێشتر لەگەر بکە یان باسی ئەم کارێک لە کارە هیچ سوودی نەبی بۆیە باسی چۆن دەتوانین بەسەر ئەم جۆرە مامەڵە لەگەر ئەو کەسانەکەی کە بێ هیوان ڕەشبین یەکەمیان الابتعاد عنهم ئینسان لێیان دوور بکەی بەڕاستی چونکە مەثل الجەلیس الصالح والسوء کە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی کرێ دوونم الجەلیس الصالح والسوء کاتێک تۆ دادەنیشی لە لای کەسێکی صالح چاکەکار والسوء کەسێکی خراپەکار کە حامل المسك ونافخ الكير وەکو کەسێک کە حامل المسك کە بۆنی مسک لە خۆیدا هەڵی گرتیە ئەوەکەی دیش وەکو کەسێکە کە ئاگر فو دەکا باشە ئەوەکەی ئاگر فو دەکە چییە تەنها یان ئەن يحرق ثيابك وإما أن تجد ريحا خبيثة دوا يان أوتي جسمك دەسووتێنی یا ئۆتێ لە پاشەوەی دەستی دە بۆنێکی ناخۆش لێ دێ
کەواتە دوورکەوتنەوە لە کەسی بێهیوا و کەسی ڕەشبین پێویستە، خاستەوە کەسانی کە دەبینی برادێکی ڕەشبینی هەیە کە هەر ئیشێک دەکەی درێویشە مەکە چی سوودی هەیە، چی ئیسفادە لە تو دەکا، چ گرنگی هەیە ویشە، بزانە ویشە کە تو دەکەی گرنگی هەیە دەتوانیت تەغییرێک بکەیت. گوێ پێنەدان کە لێ دوور دەکەی ئەو کەسە لەوانەیە کە لێشی دوور بکەیەوە واز ناینی هەر قسە دەکا کە قسەی کرد گوێ پێنەدان بە قسە نەرێینەکان. ئەگەر بێت و قسەکە زانی نەرێیە وەکو پێشەنگدا ئەم قسانە وەکو ئەوی نەکرایە باز دەکەن کە نمونەیەک دەینەوە کارچەند نمونەیەکە نمونەیەکی تەسویریە، نمونەیەکی تەسویری واقعی نییە، بەڵام نمونە تەسویرێ لە بۆ ئەوی بزانی گوێ پێدان و قسەی خەڵک کە دەبیستی لەسرە خۆت پێت سەیر دێ چ لەوەی کە مەدحت دەکەن چ لەوەی کە زەمت دەکەن. کۆمەڵە کەسێکدا کە مەدحت دەکەن ئەو مەدحانە بەڕاستی فەوقی تووە ئەتو ئەو سیفەتانە تێدانێ، هەندێک کۆمەڵە کەسێک زەمت دەکەن ئەو سیفەتانەش تێدانێت، چونکە باشترین کەس یەک لەو شتانێک کە هەر کەسی خۆی نەناسی بەڕاستی یعنی کەواتە نیشانەی کەم عەقلێکە ئینسان خۆی نەناسی لە چ ئاستێکە لە هەموو شتێکدا. ئەگەر بێت و مەبەستی چاواشەکردن بێ ئەوە شتێکی ترە، بەڵام بەخۆی دەزانی ئاستەکەی چۆنەوە بە چ شێوەیەکە. گوێ نمونەیەک دەین و چیرۆیەک دەین سوورەیەکێکی کە تەسویریە کاتێک باز دەکەن کە مسابقە لە نێوان چەند بۆقێک دەکرێت بۆ ئەوی بستنە سەر بەردێکی بەرز کە کۆمەڵە کەسێکی شەیە چەند بۆقێکن ئەو بۆقانە دەست بە پێشبڕچێ دەکەن، ئەو بۆقای لە دەوروبەری ئەوانە هەموو پێیان دەرێن کاکە ناگەنێ ئەوە زۆر دوورە، ئەوە زۆر ئەستەمە زۆر ناخۆشە، چۆن دەگەینەوەی ئاخیرەکەی لەو هەموو بۆقان هیچیان ناگەنێ تەنها یەک بۆق دەگاتی، یەک بۆق دەگاتە سەر ئەم شوێنە ئەو بەردەگەورەیە. لا کاتێک تەمەشا دەکەن ئەو بۆقە هۆکاری چیە تەنها ئەو بۆقە چییە لەبەر ئەو بۆقە کەڕ بوو گوێ پێنەدا، یعنی گوێ لە قسەی خەڵکی نەبوو بۆیە ورەی نەهاتە خوارێ. ئەگەر بێت و ئەویش بە هەمان شێوەیە گوێی لە خەڵکی گربا ئەو لەو کاتەی وازی لە کارەکەی دەینە. زۆر زاروەیە ئینسانێک دەست بە کارێک دەکات دووسێ کەس بە ناوی نسحەت و ئامۆژگار ئەو کارە مەکە هیچ سوودی نییە، بەڵام کاتیش دەبینی چەندەها کەس ئەو ئیشەی کردیە و کە شتی زۆر باشی بەدەستینەیە. سارد مەبەوە بۆی کە کاتێک دەست بە کارێک دەکەیت یان پێشەنگێکی چاکی ساردکەون لە کارەکان. هەروە ڕەتدانەوە کە هەندێک کات پێویستە وەکو گوێ پێنەدان کەەوە زۆر پێویست، بەڵام هەندێک کات پێویستە ڕەت بدەیەوە ڕەت بێت، چونکە ئەو ڕەتدانەوە دەبتەوە ئەوەی خەڵکی تر تاکو گرفتانەی وە قسەکانیان. بۆیە کاتێک دەبینی کاتێک موسا عەلەیهی سەلام کاتێک فیرعاون دەردەچی لەگەڵ قەومەکەی خۆ چی پێ دەرێن؟ ئیننا لەمودڕەکوون. خەڵکەکەی دەوروبەری موسا عەلەیهی سەلام خەریکە پێمان بکە، ئەگە پێمان گۆش پێ بگەن ڕاستەخۆ دەمان کوشت. کاتێ لێرە چییە؟ بێهیوایی ڕەشبینی لەو کاتێ پێویستە وەڵام دەدەوە. قالە کەلا لەو کاتەی موسا عەلەیهی سەلام گوتی نەخێر ئینە مەعی ڕەبی سەیەهدین، نەخێوانییە بەڵکو پەروردگار لەگەرمدایە ئەو ڕێنمویم دەکا. کاتە هەندێک کات پێویستە لە بۆ ئەو کەسانی کە بێهیوان ڕەشبین و وڵام بدرێتەوە، بەڵام چ زۆرە وڵامێک ئایا هەموو ڕۆژی وڵامی بدەیەوە هەر قسەی کرد وڵامی بدەیەوە؟ نەخێر، یەک ڕەد بەڵام ڕەدێکی بەهێز، وڵامێکی بەهێز پڕ بە پێستی خۆی لە پاشێک ئەو ڕەتداوە هیچ ڕەدی دیمەدەوە. ڕەدەکەش تۆمار بکە، ڕەدەکەش بڵاو بکەوە لە سۆشیال میدیاکە کە ئەوە ڕەدیمنە لە بۆ ئەو گومانانەی یان لە بۆ ئەو کەسانی کە بێهیوان لەسەر کارەکەی من تەعین لێ دەدەن کە ڕەخنەی لێ دەگرن. هەروەها شتێشتریش کە تەحویل کە ئەو تەحویلە ئەو قسەی ئەو کەسانە دەکەن تۆ بیکە لە میحنە بیکە منحە، وەکو دەبینی خوای پەروردگار کاتی إن الذين جاءوا بالإفك عصبة منكم لا تحسبوه شرا لكم بل هو خير لكم. لا تحسبوه شرا لكم بل هو خير لكم. بیکە تەحویلی بکە ئەو قسانی ئەو بێهیوایە ئەوان بەرامبەر تۆیان هەیە تۆ تەحویلی بکە لە بۆ کارێکی چاک. لەم سەردەما گەر بێت و تەمەشا بکەین ئەو کەسانی بێهیوان دوو جۆرن، جۆرێکیان بڕوایان بە هیچ نامێنێت، هەموو کەسێک ڕەت دەکەنەوە، دەست بە ئیدی کاتێک هەموو کەسێک ڕەت دەکەون تەنها خۆیان پێ یعنی یەک کەسە هیچی لە هەمبانەدانی تەنها خۆی پێڕاستە، خەڵکی تر هەمووی چیە پێ هەڵەیە. باشە
دان بە هیچ کەسێک دانانێ هەروەها زۆر جار دەگاتە بابەتی ڕشکردنەوەی بەرامبەریش چونکە ئەو کەسە تووشی بێ هیواییەکی تەواو بووە زۆر جار دەبینی چەندەها گەنجی مسلمان کە ئەم تووشی ئەو ڕەشبینەی بووە دەری بەڕاستی عالەمی ئیسلامی عالەمێکە هەمووی خراپە بەڕاستی مسلمانی تێدا نەمایەن ئەو ڕەشبینە لە چێن دەرهاتی ئەو بێهیوایی لە چێن دەرهاتی لە بۆ ئەو نەفرە دروستکە لەسەر ئەنجامی بێهیواکردنی بێهیواکردنی یان دەبنە فەرمانبەر هەندێک کەس لەو کەسانێک کە بێهیوان دەبنە کۆمەڵە کەسێکی فەرمانبەر تەنها ئیشیان هەڵە سەنگاندنی خەڵکە دادەنیشین ئیشیان سەنگاندنی ئەو کارەی کرد ئادەما بەهۆی گۆدبا بەهۆی گۆدبا و هەروەها ئەو کەسە بەڕاستی لەو شتەی نابا هۆی کردبا و غەڵەت بوو یعنی هەست دەکەی ئیشەکەی تەنها بوویتە کەسێکی هەڵسەنگاندنی شتەکاندا هەڵسەنگاندنیشتە بەڵام لە مەیدانی عەمەلیدا هیچ پێ نەمایە ئەمە پێی دەڵێن ئەم جۆرە بێهیواییەکان دەبی خۆمان لێپارێزین بۆیە کاتێک دەبینین کە قسەیەکی جوان هەیە دەرێت سوفیانی کوڕی حوسێن دەرێت ذەکەرت رەجولا بسوء عند ئیاز بن معاویە دیارە ئیاز بن معاویە کابرایەکی تابعیە خابرایەکی تابعیە و هەروەها قاضیش بووە قاضی بوو عضوە ئەم سوفیانە دەڵێ ذەکەرت رەجولا بسوء عند ئیاز بن معاویە باسی کەسێکم کرد بەڵام کاتێک باسم کرد بە خراپەی فنظر في وجهي تمشى سرساوي كردم أو تمشى كردم وقال لباش في أغزوت الروم بسفياني قوت آياتو تسوي هجومي سر روم تكردي شر لقى روم تكردي قلت لا قلت نخي فالسند غزوي سند تكردي والهند والترك قلت لا قال فأسلم منك الروم والسند والهند والترك ولم يسلم منك أخوك المسلم سبحان الله سن بيسمى بوقسية خلقي هندو سندو هروا ترك هؤلاء لدستو أمين باشا بس تنها براي مسلمان لدستو أمينية استعكش بهمان شيوة كاتك تمشادكي كا أو كساني دجي إسلاما لدستي أما أمين بونا أما فلان لدستي أمين والله ما خريج براي مسلماني دري لو الروجي فلم أعد بعدها لباشەوەی فلم أعيد بعدها بە هیچ شێوەیەک باسی کەسێکم نەدەکرد چونکە بەڕاستی ئینسانی مسلمان دەبی خۆی بە شتێکی بەرزتر مەشغوڵ بکە ئەوی بریتێ دژمنی خۆت دژمنی سەرەکی خۆت ئەو دژمنی غەزەوتە ڕۆمە وەلفورسە وەلئەوانە بەڵام ئێستا کە دەبینی مسلمان لە دەستی مسلمانسی ئەمین نییە هەموو کەسێک لە دەستی مسلمان ئەمینە بەس تەنها مسلمان لە دەستی مسلمان ئەمین نییە کە بەڕاستی کە بنین موازینەکان پێچەوانەیە کە مسلمان دەبێت لە دەست مسلمان المسلمون من سلم المسلم من لسانه ويده دەبێ ئێمە لە یەکتر لە دەستی یەکتر ئەمین بین ئەو کەسانی کە دژمناتی ئیسلامیش دەکە ئەغەزەوتە ڕۆمە والسندە والهندە والترک دەبێ ئەم جۆرە کەسانە بەڕاستی ئێمە باسییان بکەین و بێ هەڵسەنگانیان لێ بکەین و دژایەتیان بکەین نێک بێن سەنگەر لە برای مسلماندا بنین بە حوجەی ئەوەی کە والله ئەهلی بیدعێ و یا ئەهلی نازانم چێ و یان ئەهلی نازانم چێ وازیش لە ئەهلی کوفر و هەروەها فسق بینین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.